دیارە لە ماوەی ڕابردوو لە ماوەی جێبەجێکردنی بڕیارەکانی قەدەغەی هاتسۆ ئەو شوفێرانەی کەوا لە دەڤەرەکەمان لە قزای سۆران و مێرگە سۆر و ڕواندز و چۆمان ئەوەی ئەکەوێتە سنووری کاری بەڕێوەبەرایەتیەکەمان کە سەرپێچی هاتسۆیان ئەنجام داوە نزیکەی 6 ئۆتۆمبیل بە پێی بەیانی ژمارە 19 ساڵی 2020 ئی وەزارەتی ناوخۆ پێبژاردنیان بۆ کراوە ئەوانەی سەرپێچیان ئەنجام داوە و زیاتر لە 400 شوفێریش وەسفی جۆراوجۆری بۆیان کراوە ئەوانەی پابەندی ڕێنماییەکان نەبوون بە پێی بەیانی ژمارە 16 ژمارە 2 ساڵی 2016 کەوا تایبەتە بە غراماتی هاتسۆ و زیاتر لە 20 ئۆتۆمبیلی دەستی بەسەرداگیراوە و نزیکەی 30 بەڵگەنامەی پەیوەست بە ساڵیانە و مۆڵەت لای ئێمە دەستی بەسەرداگیراوە هی ئەو شوفێرانەی کەوا پابەندی بڕیارەکانی قەدەغەی هاتسۆ و ڕێنماییەکانی هاتسۆ نەبوون و داواکارم لە برا شوفێرەکان تا ئەو پڕی پێیان ئەکرێ پابەندی ڕێنماییەکانی هاتسۆ بن و پێشەری قەدەغەی هاتسۆ نەکەن و لە ماڵەکانیان بینبینەوە بۆی سەلامەتی خۆیان و هاوڵاتیان و کەس و کار و کۆمەڵگەکەمان پارێزراو بێ لەم پەتایە کوشندەیە.